گەڵ دەیڤید ڤاڵز بەربژێر بۆ ئەندامەتی لە کۆنگرێسی ئەمریکا میوانم دەبێت لە واشنگتۆنەوە. بەڕێز دەیڤید، سەرەتا با بپرسم ئامانجی هێرشەکانی ئێران بۆ سەر خاکی هەرێمی کوردستان چییە؟ بە تایبەتی کە ئێستا بە دیاریکراوی خەڵکی سڤیل کراونەتە ئامانج و شەهید و بریندار لە خەڵکی سڤیلیشە. ئەم ململانیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە نێو خاکی هەرێمی کوردستان و عێراقدا جارێکی دیکە بەم شێوازە ڕەنگە داتەوە؟ بەڵێ ئەوە زۆر سادەیە. ئەو ئیشانە ئێران کردوێتی کاری شەڕەنگێزانەیە، شەڕە دژی عێراق هەڵی گرسانوە. پێویستە حکوومەتی بەغداد هەڵسێت بە کارەکانی خۆی تونتری ڕێکار بگرێتە بۆ وەڵامدانەوەی ئەو کردارە شەڕەنگێزیانەی کە ئێران پێڵساوە. ئەمە گومانی تێدا نییە کە ئەو هێرشانەی ئێران ئەنجامی داوە جۆرێک لە هێرشیشی تێدایە بۆ سەر ئەمریکا. تاوەکو ئێستا هیچ مبەڕێک یاخود هیچ ڕوونکردنەوەیەک نییە بۆ هێرشی ئێران ئەنجامی داوە. پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئاستی باڵا سەرکۆنەی بکەن. باشە بەڕێز دەوێت پێتان وایە ئەم گوشارانەی کە بۆ سەر هێزەکانی ئەمریکا هەیە لە نێو خاکی عێراق کار لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکات، عێراق دەتوانێت سەروەری وڵاتەکەی بپارێزێت لە کاتێکدا بەم شێوازە هێرش دەکرێت و تا ئێستاش هیچ کاردانەوەیەکی نەبووە؟ بەڵێ زۆر بەداخەوە هەست دەکەم ئینتەرنێتەکە زۆر باش نییە. ئێستا دەنگەکە تاقیکۆ باشە بێ زەحمەت پرسیارەکە دووبارەکەیتەوە. بەڵێ ئاماژەم بەوە کرد کە ئەم هێرشانە بە دیاریکراوی دەکرێتە سەر هێزەکانی ئەمریکا هەوپەیمانان. ئایامە کاریگەری دەکاتە سەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە کاتێکدا عێراق بەرامبەر بەم پێشێلکاریانە تا ئێستا بێدەنگ بووە دەتوانێت سەروەری وڵاتەکەی بپارێزێت ئەگەر هێزەکانی ئەمریکا لە عێراق نەبن؟ بەڵێ هیچ ڕوونکردنەوەیەک نییە بۆ هێرشەی کراوەتە سەر هەرێمی کوردستان. تەنها ئەوە نەبێت کە حکوومەتی ئێران بۆ نمونە هەوڵدا و بەغداد دەستەمە بکات. نایەڵێ بەغداد کاتانەوەیکی وای هەبێت دژی ئەو سەروەریانەی کە هەیە. هەست دەکەم جۆرێک لەوە هەیە کە ئێران سەرکردایەتی حکوومەتی عێراقی کۆنتڕۆڵ کردووە ڕێگەنادات کاردانەوەی بەرامبەر جۆری ژینگە یاخود جۆری هێرشەکانە بێت یاخود ڕێگەنادات کاردانەوەی بۆ دەست درێژیەکان هەبێت. پێویستە حکوومەتی بەغداد پێویستە سەرکردە سیاسەکانی عێراق لە ناویشیاندا بەرپرسانی هەرێمی کوردستان کارێکی تند بکەن، ڕێکاری تونتر بگرنە بەردەژی ئەم دەستدرێژیانەی ئێران. پێویستە ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لە ناو خۆی عێراقدا یەک بگرن، نامەیەکی تون بنێرن بۆ ئێران، ئاماژەی بۆ بنێرن کە پێویست بێت جارێکی دیکە ئێران ئەم دەستدرێژانە دووبارە نەبێت دوکارن بکاتەوە. بەڕێز دەیڤید ڤاڵز پێتان وایە کە هەژمونی ئێران بە عێراقەوە دیارە، عێراق لەلایەن وڵاتانی هەرێمیەوە بەڕێوە دەبرێت، ئەی ڕۆڵی ئەمریکا لەم نێوەندەدا چی دەبێت؟ بەڵێ لەگەڵ ئەمریکا چی بوو برە؟ بەڵێ مەبەستت ڕۆڵی ئەمریکایە لەم دۆخەدا. بەڵێ ئەمریکا پێویستە لە کاتی پێویستدا بەبێ حکوومەتی بەغداد وەڵامی ئەو هێرشانە بداتەوە. ئەمریکا پێویستە خۆی سێت بەم کارە. ئەمریکا چونکە توانای هەیە، هێزی سەربازی هەیە، برگە ئاسمانی هەیە، نزیکەی ئەمریکا نزیکەی 40 ساڵە توانیوێتی بە شێوەیەکی زۆر باش لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابووریەوە فشار بخاتە سەر ئێران. باوە 40 ساڵە ئەمریکا ئەم کارەی کردووە. هەر بۆی ئێستا جارێکی دیکە ڕێکات دەتوانێت ڕێکاری خۆی بگرێتەوە بەر لە ئەگەری دەستدرێژەکانی ئێرانە بەبێ پرسی حکوومەتی بەغداد. چونکە هەروەکو باسم کرد ئەوانەی کە ئەو شوێنانەی ئەمریکا هەرچیکردن لەسەر کۆنسولخانە نزیکی بنکە و بارەگەکانی ئەمریکان. بۆچی یعنی لەم هێرشانە بێ بنەمایاندا خەڵکی کوردی بێتاوان بمرن؟ بەڵێ بەڕێز دەیڤید تا ئێستاەوەی کە هەیە هەڵوێستی ئەمریکا بە شێوازێکی
دیاریکرا و ڕوون نییە پێت وایە لە دوای ئەم هێرشە بەردەوامانە وەم گوشارانەی کە ئێستا لە دوای شەیدبوونی هاوڵاتیانی سیڤیل لە نێو خاکی هەرێمی کوردستان هەیە وەروها داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لە کاردانەوەی ئەمریکا کاردانەوەیکی تونتر یا هەڵوێستێکی تونتری بەرامبەر بە ئێران دەبێت لە کاتێکدا خۆی لە شەڕ دەپارێزێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو بەرپرسانی ئەمریکا ئاماژەی پێ دەکەن؟ بەڵێ ئەگەر دۆخی ئێستای بایدن یاخود ئیدارەکەی بایدن یاخود ئیدارەی داهاتووی ترەمپ کە ئەم شەو بانگەشی هەڵبژاردنیان ئەنجامدا و ترەمپ سەرکەوتنێکی گەوری بەدەستێنا لە چەند ویلایەتێکی ئەمریکا بۆ هەنگاونان بەرە و کۆشکی سپی نزیکەی لە 150 دەنگدەرانی ویلایەتی ئایاوا دەنگیان بە دۆناڵد ترەمپ داوە بۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا ئەمەش مانای وایە کە داهاتووی ئەمریکا کۆماریەکان 4 ساڵی داهاتوو بەڕێوەی دەبن یاخۆ کۆشکی سپی بۆ 4 ساڵی داهاتوو دەتوێتە دەستی کۆماریەکانەوە پێم وایە کە ئەوان زیاتر ڕێکاری دیکە دەگرنە بەر ترەمپ لەوە دۆخەکە تێدەگات ترەمپ خوێندنەوەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە هەروەکو چۆن بەشێک لە ڕاوێژکارە سیاسیەکان ئاماژەیان پێداوە کە لە دۆخی ئێستا تا پێویستە ئیدارەی ئەمریکا لانی کەم جۆرێک لە ڕێکار بکرێتە بەر پاراستنی کۆسوولەکانی خۆی. باشە پێتان وایە ڕێکارەکانی ئەمریکا چی دەبن جارێک تا هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و گۆڕینی دەسەڵات و ئیدارەی ئەمریکا لە دموکراتەکانەوە بۆ کۆماریەکان زۆری ماوە دیار نییە چی ڕوودەدات لەم مەودایەدا هەڵوێستی ئەمریکا دەبێت چی بێت بەرامبەر بەم هێرشانە کە دەکرێت ئەگەر بەردەوام بن؟ بەڵێ ئێمە هێرشەکانمان بینی ئێمە لە ماوەکانی ڕابردوودە هێرشی ئەمریکا و بەریتانیا بینی دژی حوسیەکان لە دەریای سوور و لە یەمەن بینیمان ئەمریکا چی کرد لە حوسیەکان و چۆن توانە سەربازیەکانی وێران کردن چونکە ئەوان هاوپەیمانی ئێران بوون بۆیە ئەگەر پێم وایە ئەگەر بایدن بزانێت دۆخەکە وا دەخوازێت جارێکی دیکە هێرش دەکاتەوە سەر ئەو گروپانەی نزیک لە ئێران جارێکی دیکە گۆرزی سەربازی دیکەتەوە شوێنێتەوە پێم وایە لە ڕێگەی ئەو پەیامانەوە کە لە ماوەی ڕابردوودا بەریتانیای مەزن و ئەمریکا کردیانە سەر حوسیەکان پەیامێکیان نارد بۆ هەموو لایەک کە ئەمریکا و بەریتانیا زلهێزی ناوچەکەن ئەوەی کە ئێران ئەنجامی داوە بەڕاستی کردداری شەڕە جارێکی دیکە دووپای دەکەمەوە ئەمریکا نابێت چاوی لێ بەخشێنێت نابێت چاوی لێ داخات دەو هێرشانی کەکراون. باشە بەڕێز دەیڤید ئێران لەم شەڕەنگێزیانەی کە ئەی کات و لەم هێرشانەکە هێزەکانی ئەمریکا دەکات ئامانج و لەلایەکی دیکەشەوە دوێنەشەوە هەرێمی کوردستانی کردوتە ئامانج چی دەست دەکەوێت؟ بەڵێ ئێران دەوێت دەم ڕێگە و پامێک بۆ ئەمریکا بنێرێت ئێران دەیەوێت کە پەیام بە وڵاتانی ڕۆژاوا بنێرێت کە هێشتا ماوە دەسەڵاتی هەیە لە ناوچەکە بەڵام ئەمریکا لە ئێران تونترە ئەمریکا لە ئێران چەکی زیاترە ئەمریکا لە ئێران زیاتر سەربازیترە ئێمە دەتوانین تیان هەڵدەین. باشە کۆمەڵێک ئەمە زۆر سادەیە ئێمە دەتوانین ئێران چی کردووە دووەنە بکەین لە کاتێکەوە شەڕی ئیسرائیل و حەماس دەستی پێ کردووە بەردەوام ئەمریکا ئێران تۆمەتبار دەکات بەوەی کە پاڵپشتی ئەو گروپانە دەکات کە دژ بە ئیسرائیلن و هەروەها ئەنجامدەری ئەو هێرشە بووە کە لە 7 ئۆکتۆبر بۆ سەر ئیسرائیل ئەنجام درا بەڵام ئێران خۆی بێبەری کردووە ئەم هێرشانە نابنە هۆکاریەوەی کە ڕاستەوخۆ لەم شەڕەتێەوە بگلێت کە لە 7 ئۆکتۆبر تا ئێستا بەردەوامە. بەڵێ خەڵکی عێراق و خەڵکی هەرێمی کوردستانیش ئەوان بوونەتە بزنی قوربانی لەم بینەدا بوونەتە بزنی قوربانی بۆ خەڵکی ئێران خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بوونەتە خۆچی قوربانی بۆ ئەوەی کە ئێران پەیامی خۆیان پێ بنێرێت بۆ وڵاتانی ڕۆژاوا ئازاریان دەدات موشکیان ئاڕاستە دەکات بێزاریان دەکات پێویستە ئەمریکا کاردانەوەی هەبێت ئێران دەبینین بە درێژای ئەو منتیقەیە کاریگەری هەیە دەچێت دەستەخاتە کاروباری سووریا لەگەڵ بەشار ئەسەد دەچێت بۆ حیزبوڵای لوبنان دەچێت بۆ حوسیەکانی یەمەن دێتەوە بۆ عێراق بەڵام ئەم کە پێویستە ئەم جارە پێم وایە ئێران هێڵی سووری بەزان چونکە هێرشەکان لەناو خەکی ئێرانەوە ئەنجام درا. باشە بەزاندنی هێڵی سوور
لالایەن ئێرانەوە چ ئاماژەیەک دەگەێنێت لە کاتێکدا گوشاری ناوخۆیی لە ئێران هەیە. دەگوترێت ئێران هەر کاتێک کە گوشارە لە ناوخۆی خۆیدا هەبێت هەوڵەدات کە لە دەرەوە کاردانەوەکان بە شێوازێک من گوشارە ناوخۆیەکانی پێ بشارێتەوە. ئایا ئەمەش یەکێک لەو ڕێکارانە نییە کە ئێران بەردەوام وەکو سیاسەتی ناوخۆیی لە دەرەوەی سنوورەکانی خۆی بەکاری هێنابێت؟ بەڵێ هەموو کاتێک ڕژێمی ئێران لەو کاتەوەی کە ئەو ڕژێمەی ئێران لەسەر حکومە دەسەڵاتی گرتووەتە دەست بەداخەوە دیموکرات نەبووە، بەداخەوە ئازاری خەڵکەکەی داوە، هەمیشە ئەو ڕژێمە هەموو شتێک دەکات بۆ ئەوەی ئاژاوە دروستکات، بۆ ئەوەی کە دوژمنی وەهمی دروست بکات، بۆ ئەوەی وا لە خەڵکەکەی بکات سەیری دوژمنی دەرەکی بکەن، بڵێت مردن لە دەرەوە هەیە پێویستە ئێمە یەکگرتو بین و دژی ئەو دوژمنە هەیە لە دەرەوە بوەستێن. ئەمە ئەو سیستەمەیە کە ڕژێمی ئێران کاری لەسەر دەکات. بەداخەوە ئەو ڕژەمە ئێستا هەیە کۆمەڵگای ئێرانی وێران کردووە، ئازاری خەڵکی ئێران دەدەن، خەڵکی ئێران بەداخەوە بوونەتە قوربانی، خۆشیان بوونەتە قوربانی ئەو ڕژێمە. بۆ نمونە ئێمە شتێکمانەیە بە ناوی گەشتی ئێرشاد یاخۆت پۆلیسی ئەخلاق ئازاری خەڵک دەدەن. حکوومەتی ئێران هیچ پلانێکی نییە چ لە ناوخۆ چ لە ئاستی دەرەوە، تەنها لە ئەوە نەبێت کە سیستەمێکی پۆلیسی حکم کات تون بێ لەگە خەڵکە. ئەمە و سیستەمە بێردەخاتەوە کە بۆ نمونە لە ڤەنزوێلا هەیە، لە چین هەیە، لە وڵاتە تونتڕوەکان هەیە. باشە ئەم هێرشانە لە کاتێک دایوکو بەڕێزی شت ئاماژەت پێ کرد هێرش بۆ سەرحوسیەکان و نەئارامیەکان لە دەریای سوور ئێستا بەردەوامی هەیە، هەر لە دەستپێکی ئەم نەئارامیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە مەترسی پەرەسەندنی ئەو شەڕی کە ئێستا لە ناوچەکە هەیە دەکرا. ئایا ئێران ئەیەوێت ئەم شەڕە بە شێوازێکی دیکە پەرەبسێنێت؟ ئەمە وەڵامدانەوەیەکی توندی پێویست نییە لەلایەن ئەمریکاوە هاوپەیمانەکانی چ لە ڕۆژاوە چ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی؟ بەڵێ ئێمە دەتوانین چاوەڕێ ئەو هەنگاوانەیش بکەین، چونکە پێم وابێ ئەو هێرشانەی کرایە سەر حوسیەکان لەلایەنە ئەمریکا و بەریتانیا جۆرێک لە چاوەڕوانکراو بوو، چونکە حوسیەکان هێڵیان بەزاندە بوو دەست درێژیانە کردە سەر کەشتیە بازرگانیەکان. بەداخەوە ئەوەی ئێران دەیکات هیچ حسابێک بۆ یاسا ناکات، هیچ حسابێک بۆ ستانداردە نێودەوڵەتیەکان ناکات، چونکە ئەوان وا دەخوازن کە نەئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێت، بەڵام با ئەومان بیر نەچێت کە بۆن باومان بیر نەچێت لە دووەم هەفتەی هێرشکردنە سەر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەر چیان ئاشکرا کرد؟ ئەوان ئاشکرا کرد کە بەرەی مەقاومەیان دروست کردووە، دەیەوێت شەرتیجی ئیسرائیل بکەن، بەڵام ئەوەی کە زۆرینەی بەرەی مەقاومە کردوێتی دژی ئیسرائیل نەبووە، دژی ئەمریکا بووە. بەڕێز دەیڤید دا کاردانەوە بەم هێرشانەدا کە لە شەوی ڕابردووە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئەکس بە تایبەتی ژمارێک لە کۆنگرێسمانانی ئەمریکی و هەروەها خەڵکی دیکەی پەیوەندیدار لەو بابەتە داوایان کردووە کە ئەمریکا سیستمی بەرگری بۆ هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە بنێرێت لە کاتێکدا کە هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامن. کۆنگرس دەتوانێت گوشارێکی وا لە ئیداری ئەمریکا بکات لە ئێستادا بۆی کە هەرێمی کوردستان بپارێزێت کەم لەو هێرشانەی کە دەکرێت؟ بەڵێ ئەمریکا من بڕوام وایە کە لەم کاتەدا و لەم دۆخەدا پێویستمان بەوەیە کە دژەموشەکی پاتریۆت ڕەوانەی هەرێمی کوردستان بکەین، ڕەوانەی بارەگای هەولێری هەرێمی کوردستان بکەین بۆ وەڵامدانەی ئەوش و دەستدرێژیانەی کە دەکردن لەسەر کۆنسوڵخانە و بارگەکانی ئەمریکا لەگەڵ هەولێر، چونکە ئێمە و ئێوە پەیوەندێکی دوور و درێژمان هەیە. ئێمە وەکو ئەمریکا وەکو ئیدارەی بایدن ئەرکمان لەسەر خەڵکی مەدەنی هەولێر بپارێزین، ئەرکمان لەسەر کۆنسوڵخانە و بارگەکانی خۆمان پارێزین. هەر لەبەر ئەوەش پێم وایە کە سیستەمی بەرگری پاتریۆت و پاتری سیستەمی بەرگری پاتریۆت یاخۆت سیستەمی بەرگری ئایندۆم هەرکامیان بێت کێشەی نییە ڕەوانەی هەولێر بکات
ئێمە دەتوانین بڵاوی بکەینەوە سەقامگیری بکەین لە هەرێمی کوردستان بۆ بەرگریکردن لە کوردە بێتاوانەکان کە دەبنە قوربانی هێرشەکان دەبنە قوربانی و هێرشانی وەکو دوێنێ شەو بینیمان بەڵێ چونکە حکوومەت یارێمی کوردستان و هەرێمی کوردستان خاوەنی جگەلەوەی خاوەنی ڕۆڵێکی سیاسیە خاوەنی ڕۆڵێکی ئابووریشە لە ناوچەکەدا پێم وایە کە ئەمە هیچ سەرسامیەکی تێدا نییە کە ئێران خەڵکی مەدەنی بردوبان کردو پێشتری شەومان بینیوە بەڵێ بەڕێز دەیڤید ڤالز بربژێر بۆ ئەنجامەتی لە کۆنگرسی ئەمریکا زۆر سپاس لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24